ومنۆ کولایەکی ئەم شارامەیە بڵم هەر شاعیرە و شعرەکانی مەبەستێکە، هەر شاعیرە و شعرەکانی بۆ زامێکە. منیش وەک پێشەوە هیوا ئەم پەیامەم بۆ گەلێکە. چەند ڕۆژێتر هەڵبژاردن ئەم کوردستانەی ئەیبینن ژێرا و ژوورە سەرە و بنە، ڕازگۆیە چی درۆزنە ئەوەی کە گەندەڵەونە. جا بڕیار وایە کە دەنگ بدەین با دەنگ نەبێ بێ ئیسفادە، کامەوە بە کێش دەنگ ئەیات مافی خۆیەتی ئازادە. ئەمەی کە من پێتان ئەڵێم با بەیان بێ کە چوونە سەر سنووقەکە دەستم دامێن لەبیرتان بێ، لەبیرتان بێ موچەی خورا و لەبیرتان بێ حەقی بڕا و مامۆستای شەختێ هەڵدرا و تەنکەرە نەوتی شەو دزرا و شاری کەرکووکی فرۆشرا و شنگالی بەداعش درا و ڕۆژنامە نووسی ڕفێنرا و دەرچوانی دانەمەزرا و بەناو پاراستنی خۆیان کوشتنی سەدان گەنجولا و مامۆستایانی ئاینی ڕیش سووتێنرا و شەهید کرا و دایکی شەهید باوکی شەهید ڕۆڵەی شەهید لەبیرت بێ چۆن جەرگی تۆیان کرد سوتا و هەزاران کەسیان دا بە کوشت خۆشیان وەک پاڵەوان وەستا و ئەی مامۆستا لەبیرت بێ کە چۆن شکۆی ناوتیان شکان نان و ئایندە و قوتابی هەر هەمویان لە تۆتۆران پێش مەرگەی کۆن لەبیرتان بێ. ئێوە قەباتان بۆ مەکرد، خەڵکانێکتان بە شانازی بۆ سەر حکوم بەڕێ کرد، دەست نەپارێزن لە مافی گەنج و پیر و مناڵ و ورد. تێنەکەون بە درۆی تازە و بەڵێنی دراوی سەجار زۆر عیبە لە بیرمان بچێت بۆ ئارامی بۆ هەلیکار. ئەی هەڵەبجە لەبیرت بێ ئەهلی وەفا و شکۆ و غیرەت، سەیری کوچە و کۆڵانەکەت، سەیری دەروازەی شارەکەت، حاڵی ناو نەخۆشخانەکەت، مەزاری شەهیدانەکەت، بێوەفایی و بێباکییان بەرامبەر 5,000ەکەت، شەو لە سلەیمانی ڕۆژ لە هەڵەبجە سەرانی دەسەڵاتەکەت. سلەیمانی ئیتر بەسە پێش حەفەی شوبە تا ئێستا خوێنی گەنجەکانی شاریان یەک یەک بۆ کردوونە کاسە. کەرکووک تووبی خوا بیرت بێ کە چۆن کردیانن دەربەدەر تێنەکەون بە درۆکانی کوڕانی 16 ئۆکتۆبەر. هەولێر هەڵوێستی تۆ کەیە تاکەی پێت بڵێن کۆیلەیە بۆ ئەم جارە قۆڵی مەردایەتی لێ هەڵبێنە پێیان بڵێن ئێوە هیچ نین، هەولێر ئۆلاکۆ بەزێنە. لەبیرتان بێت دۆک و زاخۆ و بادینان جگەرگۆشەی دوور لە بابە ڕۆژنامە نووسی ناو زیندان. لەبیری ئەبێ بادینان هەرگیز بێدەنگ نابێ لێتان. سەید سادق لەبیرتان بێ گەنج و پیر و ژن و مناڵتان شەهیدانی دەستکۆیلەکان هەرێم عەلی 13 ساڵتان. ئۆهۆ دەروازەی ڕاپەڕین توخوا ئێوەش لەبیرتان بێ ئێوە کڵپەی شۆڕشێکن ئەرکەو دەبێ هەڵوێستان بێ گەرمیان تۆش با لەبیرت بێ گشت مەرد و بەغیرەتانی بیرتان نەژێ کە چیان کرد بیرتان بێ کاوە گەرمیانی. شارە زوور ئەبێ بیرت بێ زرنگانە زۆر بەهۆشە لەبیرمانە چەندین ساڵە ئەم دەڤەرە فەرامۆشە. لەبیرتان بێت 5 جوێن و هەموو هەورامان سزایان دەن بۆ ئەم جارە هەمووان لەسەر سنووک دەنگدان. جا ئەیانەوێ گەنجان لێرە بڕۆن، منیش ئەڵێم ئەیانەوێ لێرە بارکەین، ئەیانەوێ لێرە بڕۆین تامی ناو ئاوی ئیجەکەین یان لەژێر شەقی جەندرمە چاوەڕێی ڕەحمی یەزدانکەین. خۆیان ئاسا هەر ڕۆژە و لە وڵاتێ بین ماستا و بۆ سەرکردەیەکەین پێتان ئەڵێین هەر لێرەین و سۆڵی ناکەین. جانێکە و خودایاوێتی دژی زوڵم بەختیەکەین یان ئەوە تا سۆڵی یەکەن بەو شێوەیە چاکتانەکەین یان ئەوە تا بە شۆڕشێک بە یەکجاری پاکتانەکەین. شانازی بەچی واکەن؟ ئەوەتەی هەن دیلی دەستی چەند بێگانن ساقی هەزاران مەیخانن قەت نەماندی وەک ئێوە بێ ئێوە لە دنیا یەکدانن. وازان ئەوەی کردان بە ئاسانی لە بیریەکەین باش بیرمانە هاوارتە کرد حساب بۆ ڕای هیچ کەس ناکەین حسابتان بۆ ڕای کەس نەکرد بۆیە ئەم حاڵە حاڵمانە خۆ ئێوە تەلاقتان یابوون ئێستا بەغداد حرامتانە دەستەوە وێ بۆ نێو بەغداد بێڕوانە بێشەرمانە شەڕی نێوانی خۆتانە ئەڵێن ئەمە ڕێککەوتنە کردومانە ڕێککەوتنێک شەرمەزاری مێژووتانە. کامە مێژوو؟ لە ڕووتان دێ بڵێن ئەمە مێژوومانە؟
لە ڕووتان دێ بڵێن کەرکووک قودس و دڵی کوردستانە لە ڕووتان دێ بڵێن هەڵەبجە کە پایتەختی شەهیدانە ڕووتان هەیە بڵێن پێشمەرگە گەورە و ڕێزداری هەمووانە لە ڕووتان دێ کامە مێژوو کام سەروەری بڵێن ئەمە دەستکەوتمانە هەموو نیشتیمان شاهیدا نییە نەبووە نیتانە یەک گول لەشتان تەقان بێ زۆر بەزیاوە خواردوتانە من قسەم بۆ ئێوە نییە ئێوە دوورن لە موشانە تێناشکێن پێستی بەرازدا پۆشراوی ڕووی گشتانە ئەم پەیامەم بۆ گشت کووردە پیرە عاقڵە جەوانە زۆر پێم سەیرە تاچی کوردم بسمانە باتۆ بەمانە شوێنیان کەوێت نەفامانە لەم دەنگدانە ئەگەر بێت و شوێنیان کەون سوێن بەو خوای ڕاگری ئەرز و ئاسمانە سوێن بەو خوای دروستکەری هەمومانە لە دوای دەنگدان بشتان کوژن هێشتا هەرکەمە و حەقتانە هێشتا هەرکەمە و حەقتانە وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه